شێوین نەئالەمی دڵڕاکێنا خێزانەکان. خاڵێکی تر بەڕێزە ئەوەتە منداڵێک بە دەماچەی باوکی منداڵێکی دیکەی کوشت. ئەوەی کچەکەی چی پێڵێنەوەی پلکی هینی پرچی ناوەکە ئەیگەنەوە لولە بێت ئەوەی بەرزبوونەوەی تندوتیژی تەنها لێدان نییە، قسەوتنە زارەکیە. وەکو لە قیسەی هەولێر ڕێکخراوەکان هەڵسان بە ئەنجامدانی کۆڕێک بۆ بەڕێز دکتۆر سادق سەرگەتی لەژێر ناونیشانی کێشە خێزانیەکان ئەو بابەتەمان بە گرنگ زانی کە باسی لێوە بکەین کە چونکە دەبینین لە ئێستادا کێشەکان لەناو زۆربەی خێزانەکاندا بڵاو بوویتەوە، کێشەی زۆر بەسی پێمان خۆش بوو بەرچاوڕوونی بدەین ئەو خێزانانە و ئاشنا یعنی زیاتر بەرچاویان ڕوون بی کە ئەو کێشانە ڕوو لە عایلەکان نەکە. ئەم توێژینەوەیەکی زانستیە، توێژینەوەیەکی علمیە، پشتی بە داتا بەستووە، پشتی بە ژمارە بەستووە، لە هەرێمی کوردستان ئەنجام دراوە، واقعی دۆخی خێزانە لە هەرێمی کوردستان و کاریگەریەکانی سۆشەڵ میدیا لە هەرێمی کوردستان. زۆربەی ئەو کاتانەی کە بەکاری دێنن هەیە شەو بەکاری دێنێ، هەیە بەیانیان بەکاری دێنێ، هەیە ڕۆژ بەکاری دێنێ، هەیە سەر لە بەیانی بەکاری دێنێ بە کاتی جیاوازە، ئەویش بەپێی پلاتفۆرمەکانی سۆشەڵ میدیا دیارە جیاوازە. ئێستا فەیسبوک زیاتر شەو بەکار هاتووە. یوتیوب کاتێکی دیاریکراویان نییە، ینی هەر کاتێک بێ ئێوە ڤیدیۆیەک بکە. بەو شێوەیە سۆشەڵ میدیاکان بەکار هاتوون. من پێتان ئەڵێم کێشەکانی خێزان چۆن لە ڕێگەی سۆشیەڵ میدیاوە دروست ئەبن، واتە چۆن سۆشیەڵ میدیا دەبێتە هۆی دروستبوونی کێشە خێزانیەکان. باشە ئەگەر ئێمە شتێکی وامان باس کردایە بۆ باوباپیرانمان باوەڕێ شتیواکەن کچەکەی بەشینە ڕاکێشت ئەگەر چۆتە ناو دنیایەکی ترە پێگەی لە واقعا دەماچەکە نێگە سەری هاوڕێکی خۆیەوە خەنجەرەکە دێنەی کە بەسکی دایکیە لە کوشتن و خۆکوشتنی لێکرێتەوە بەڵێسا مەسلەی دەستخۆشی لە ئەو سنتەرانە دەکەم، دەستخۆشی لە ڕێکخراوی کوشکان دەکەم، دەستخۆشی لە سنتەری سۆمای چاوان دەکەم کە بەردەوام ئەو کۆڕانە ڕێک دەخاتن لە هوشیارکردنەوەی کۆمەڵگە. بێگومان ئێمە ئەوەی هەم لە ڕووی ئەنتەرنێت توشتە پێویستە، بەڵام هەردوو لایەنی هەیە، هەم باشی و هەم خراپی، بەڵام ئینسان ئەبێ بە وریایەوە بەکاری بێنیتن. بۆ نمونە ئێستا منداڵەکانمان ڕاستە بەکاری بێنی باشە، بەڵام ئەبێ ئاگاداریان بین، ئەبێ چاومان لەسەر بێ، بێ بزانین ئەو منداڵە بەردەوام نزیکتیە سەیری چی دەکا، هەر نابێ هەروە لە بدەینە دەستی و تەواو لۆ نمونە. بەڵام ئەگەر بەکاری بینی لایانی زۆر باشێت، چونکە سوپاس خوا گەورە دەکەن، ینی کەسێک لەو دنیا قسە دەکە ئەلێرە تۆ دەزانی بە زۆری، ینی باوەڕ بکەی سە زیاتر ئەوەی فێر دەبێ و علمە لەناو ئەوەیە، بەڵام ئەوەندێ ئەبێ بە وریایەوە بەکاری بێنی بزانین لە چیدا. منداڵەکانیشمان بە هەمان شێوە دەبێ خۆمان چاودێر بین لەسەریان، نابێ هەروە لە دەستیان بنێ، ئەبێ بەردەوام. من ئێستا شەخسی خۆم کە دەچمە سەر جێگا هەرسێک لیان دەستیمەوە کە تەمەشا دەکەم ڕەمزیان لەسەرە، بەڵام ڕەمزەکە خۆم دەیزانم، دێم نادێم ئەڕۆم کە دادەنیشن دەچم تەمەشانەکەم بزانم سەیری چی دەکەن بەبێنی جاری وهەیە، ینی بەبێ ئەوەی ئاگادار بی دەبێ بچی تەمەشای بکەیت، چونکە ڕەنگە تو بڕۆی ئەو دەگۆڕی لە یەک دقەی دەڕوا. لە کاتی دەرس خوێندنیشتیش ئەبێ هەر چاوت لە سەریان بی، چونکە ڕەنگە دەرسەکەی دەخینی، بەڵام لە کاتێکدا ئەو دەڕوات و دەستە ناو بەرنامەچی جالۆی هەردوو لایەنەیە، هەم باشی و هەم خراپی. ناتوانین بنین سۆشیال میدیا شتێکی زۆر خراپە، ئەگەر بە باش بەکارتێنە باش دەبێت، ئەگەر بە خراپیش بە خراپ دەبێت. هەموو خێزانێک بەکاردێنی ئێستا لە منداڵی هەتا گەورەی هەمووی بەکاردێنی ڕاستە، بەڵام ئەوەیە ئەم شێسان ئەم ئەنتەرنێتە دەتوانی بە چاکە بەکاربێنی و بە خراپن بەکاربێنی وایە. ئەگەر بە چاکە بەکاربێنی شتی زۆر چاکشتیایە، ئەگەر بە خراپە بەکاربێنیەوە زەرێ لێ بۆ خێزان و منداڵەکە. ڕێنی مایە ئەوەیە ئاگاداری ماڵ و منداڵەکانیان بن، ئاگداری کچ و کوڕەکانیان بن، بە باشی بەکاربێنن وەبی سوودێکی باش بگەینن بە خۆیان بەلای پەروەردەی، بەلای خێزانی، بەلای منداڵی، دەبی خێزانەکان داک و باوک ئاگاداری منداڵەکانیان بن لە بەکارهێنانی. ئێستا کەس بیری بۆەوە ناچێت، دەڵێن دەبێ مۆبایلەکەی چی بوو، دەبێت چی کرد، دەبێت چی نووسی بێت. دیتر لە بابەتەکان لاوەزبوونی بەرپرسیارەتی نێوان خێزانەکان بەڕاستی دان تەشهیر ناوزەڕاندن زۆر زیادی کردووە.